پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وەسسەلام پرسیاریان لێ کرد وتیان ئەی عیسا چی کارێ بکەین ئەمان خاتە بەهەشتەوە؟ فەرمووی قسە مەکە. ئەیوتیان وەڵڵاهی زۆر گرانە قسە نەکەین. فەرمووی دەی ئەگەر قسەت کرد ئیلا لە خێرا قسە بکە لە شەڕا قسە مەکە. هەروەها فەرمووی ئەگەر یعنی پێغەمبەر عیسا فەرمووی ئەگەر بینیت هەر کاتێ دڵت ڕق بووە هەستەکەی دڵت ڕق بووە جار ئینسان هەستەکە دڵی ڕقە ئەگەر هەستت کرد لاشەت خاو ئەبێتەوە لاشەت هەست بە خاوی لە لاشەتاکەی ئەگەر بینیت ڕزقت کورت بۆتەوە ئەوە بزانە قسەیەکت کردووە کە خوا پێی ڕازی نییە تەدەخول لە چ شتێکاکەی کە خوای تەعالا پێی ناخۆشە. سولەیمان عەلەیهی سەلام پێغەمبەر سولەیمان فەرمووی ئەگەر قسەکردن لە زیو بێ دڵنیا بە بێدەنگی لە ئاڵتوونە. ئەگەر قسەکردن با بڵێن ئەم قسەکردنەی کە ئێمە قساکەین ئەمە زیوە زۆر بە نرخە بەڵام دڵنیا بە بێدەنگ بوونەکەت ئاڵتوونە. جا ئاگات لە خۆت بێ. عومەری کوڕی خەتاب خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ هەر کەسێ قسە زۆر بکە هەڵەش زۆرەکە. هەر کەسێ هەڵەش زۆر بکە گوناح تاوانبارە بێت تاوانەکانی بەرەبەرە قات ئەخرێتە سەر یەکتری و هەر کەسێکیش تاوانەکەی ئەوەنە زۆر بێت لە چاکەکانی زۆرتر بێ ئاگری جەهەنم ئەولاترە بەو کەسە. ئیبن مەسعود سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای لێ ڕازی بێ سوێن ئەخوا ئەفەرمێ وەڵڵاهی هیچ شتێک نییە لەسەر ئەم زەویە پێویست بێت دائیم سجن بکرێ وەکو زمان کە پێویستە دائیم سجن بکرێ. عەمری کوڕی عاس خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ قسەکردن وەکو دەوا وایە قسەکردن وەکو دەوا وایە وەکو عیلاج وایە وا لای دکتۆر و لای سەیدەلانی وەرێگری لای دەرمانخانەکان وەرێگری ئەگەر زیاد لە حەد دەواکە بخۆی ئەتکوژێ ئەگەر وەکو پێویستیش بەکاری بێنی چارەسەرە ئەگەر وەکو پێویستیش بەکاری بێنی چارەسەرە. یەکێکی تر لە پیاوچاکان ئەفەرمێ ئەی بەنی ئادەم ئەگەر بێدەنگ بی تۆ سەلامەت ئەبی ئەگەر قسەت کرد ئەوە ئەیتر ئەبێ حەسابات بکەی یان ئەو قسەیە لەسەر حەساب بکرێ ڕاتە سەر سجلی خراپەکانت یان ئەڕاتە سەر سجلی چاکەکانت. کاتێ بێدەنگی سەلامەتی یعنی نە چاکەت طبعا بێدەنگ بوونیش چاکەی بۆ حەسابە ئینسان ئاگات لێبێ بەبەستمەبەستی لەیرە ئەوەیە کە بێدەنگە بی سەلامەتە بی بەس کە قسەت کرد یا ئەم لات زیادەکە یا ئەو لات زیادەکە جا ئاگات لە خۆت بێ. لوقمانی حەکیم نەسیحەتی کوڕەکەیەکە ئەفەرمێ کوڕە شرینەکەم ئەگەر خەڵکی شانازیان کرد بە قسەزانینیانەوە تۆ شانازی بکە بە بێدەنگیتەوە. ئەگەر خەڵکێکەیە شانازیەکە کە قسەزانە لە تەلەڤیزۆن دەرەچێ و لەم لاو لەولا و ڕائەکا بە دوای مایکێکە تا قسەی لەگەڵا بکەن. ئەگەر خەڵکی شانازی کرد بە قسەزانینیەوە تۆ شانازی بکە بە بێدەنگیتەوە ئەوە لەوە گرنگترە.